پارچە تەقەمەنیانە لە تەقینەوەیەکدا ئەمڕۆ لە ناو دەبرێن. ئەم تەقەمەنیانە پارچە تەقەمەنی جۆراوجۆر و جیاوازن، گولە تۆپن، گولە هاوەنن، مینی دژە کەسین، قەبارەی گولە تۆپ و گولە هاوانەکان جیاوازن. ئەوانەی ئەمڕۆ لەم تەقینەوەدا لە ناو دەبرێن. گولە هاوەنی 100 ملیمان هەیە، 60 ملیمە، 82 ملیمە، لەگەڵ چەندین گولە تۆپی 100 ملیم و 120 ملیمی، لەگەڵ مینی دژە کەسی لە جۆری VS50 و M16ەیە. ساڵی ڕابردوو 6 حادسەمان بووە، 8 قوربانی بووە، دوانی شەهید بوون، 6 بریندار بوون. بەگشتی لە گرمیانە لە نەوەتەکانم بۆ ئێستا 944 قوربانی هەیە. ڕووبەری پیسبوو لە ناوچەی بڵێ یاوەکو دەڤەری ئیدارەی گەرمیان زیاتر لە 70 ملیۆن مەتر دووجا بووە لە ئەسڵا، تاوەکو ئێستا 40 ملیۆن مەتر دووجای پاکراوەتەوە. 30 ملیۆن مەتر دووجای ماوەتەوە بۆ پاکردنەوە لە داهاتوو لە ئێستا و داهاتوە. دەستکێشتان کەنە دەست ناخوای ئارانگیان لە ڕێگەی تیمەکانی خۆمانەوە تیمی وشارکردنەوەمانەیە کە دەگەڕێن وشاری بە هاوڵاتیاندان لەسەر مەترسیەکان مین و تەقەمەنی. لە ڕێگەی ئەوانیشەوە زۆر جار هەواڵ لەسەر ئەمانە دەدرێت. ڕۆژانە پاش هەواڵ لەسەر دەرانیان ئەم تیمی لە ناوبردنی تەقەمەنی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی گەرمیان هەڵدەسێت باڵگرتن و گواستنەوەی ئەو پارچە تەقەمەنیانە. ئەوەی پێویست بکات بە گواستنەوە و ترسی نەبێت دەگوێزرێتەوە بۆ کۆگای تەقەمەنی.